سەرڕای ڕەخنەکان سەرۆکی ئەمریکا داناڵد ترامپ سوورە لەسەر بڕیارەکەی کە داوێت بە گواستنەوەی سەربازەکانی لە سنووری سووریا تورکیا کە ماوەیەکی زۆرە شانبەشانی هاوپەیمانە کوردەکان شەڕی دژی داعشیان کردووە. سەربازەکانمان نزیکەی 10 ساڵە لەوێن ڕێگە دەدەین بە خەڵکی تر ئەو شەڕە بکەن لەسەر ئەو زەویە لنیە خوێناویە. لەگەڵ ئەوەشدا گەورە کاربەدەستی ئەمریکا بۆ کاروباری سووریا لە دانیشتنێکی سیناتۆرەکاندا بۆ گوێبیستی بیر و بۆچوونەکانی باسی لەوە کرد کە بێ ئاگا بووە لە بڕیاری کشانەوەی سەربازەکانی ئەمریکا لە سووریا. لە شوێنەکانی تری ناو کۆنگرێسدا دیبلۆماتەکانی تریش ڕایخۆیان دەدا سەبارەت بەو دواخستنەی بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ترامپ بۆ کۆمەکردنی لەشکریانەی ئۆکرانیا لە ڕاگەیاندنێکی نووسراودا لەلایەن یەکێک لە دیبلۆماتەکانەوە ئاماژەی بۆ داوە کە چۆن کۆشکی سپی کەناڵە ئاساییە دیبلۆماسیەکانی فەرامۆش کردووە تا فشار بخاتە سەر ئۆکرانیا بۆ لێکۆڵینەوەکردن لە دیموکراتەکان و لە جۆ بایدن لە بەرامبەر وەرگرتنی کۆمەکی لەشکری. بیرۆکەی کە ئەو یارمەتیە لەشکریانە ڕابگیرێت لە پێناو مەبەستێکی سیاسی ڕوودا لە پێناو هەڵمەتی هەڵبژاردنەوەی سەرۆکدا ئەوەش جارێکی تریش سەرپێچیەکی گەورەی ئەرکی سەرۆکە بۆ پاراستنی ئاسایشی نیشتیمانیمان. دەشێت بڕیارەکەی داناڵد ترامپ سەبارەت بە ئۆکرانیا ببێتە مەترسی لەسەر سەرۆکایەتیەکەی هاوکاتی بەردەوامی لە کۆڵینەوەکان بۆ لەسەر کارلادانی. ڕێبازی چاودێریکردنی لایەنێک بۆ لایەنی دووەم کە تیایدا ئاژانسەکان بەرپەرچی یەکتر دەدەنەوە ئەم کارش کراوە بڕیاردەری ژیر ململانەیە لەگەڵ بژاردە و دەرەنجامەکاندا دەکات هەروەها دەرهاویشتە دیبلۆماتیەکان و هەروە باشترین ڕێبازی لەشکری. کاتێک ئەم پرۆسەیە فەرامۆش دەکرێت ئەوە وەک شارەزا دەڵێن باوەڕ و متمانەکردن بە ئەمریکا لە جیهاندا کەم دەکاتەوە. ئەگەر گومان هەن لەسەر بڕیارەکانی سەرۆک کە لە وەزارەتی دەرەوە و پەنتاگۆن و دەستگاوەڵگیریەکان و هەروە لە ناو کۆنگرێسیشدا هەن ئەمە گومان دەخاتە سەر تەواوی سیاسەتی دەرەوەیی ئەمریکا هەروەها ئەوەی ئایا ئێمە استراتیژێتێکی ڕاستەقینەمان هەیە؟ سەرۆک داناڵد ترامپ لەسەر بنچینەی شکاندنی باری باوی سیاسەتی دەرەوەی ئەمریکا هەڵبژێردرا هەتا ئێستاش هیچ ئاماژەیەک لە ئارادا نییە کە لایەنگرانی پشتیان تێکرد بێت بەڵام لێکۆڵینەوەکان بۆ لە کارلادانی هەروەهاش ناڕزایی سەبارەت بە سیاسەتەکانی بۆ سووریا نیشانی دەدەن ئەو ڕێبازەی ترامپ سنوورێکی هەیە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.